خۆپیشاندانێکی بەرفراوان بە بەشداری سەرجەمترین و توێژەکانی قەزای پێنجوێن بۆ داواکردنی سوتەمەنی و باشکردنی کارەبا و خزمەتگوزارەکانی دیکە بەڕێوەچوو. هاوڵاتیانی پێنجوێن خێمەیان هەڵدا و جەخت لە سەر بەردەوامی ناڕەزایەتیەکان تا جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکەنەوە. لە پێنجوێن تەنانەت کاسبکارانیش دەستیان لە دوکان و کارەکانیان هەڵگرتووە و خۆپیشاندەران ڕێگریان لە بارەرگرەکانی مەرزی سەرەکی باشماغ و سێرانبەن کرد و جموجۆڵی بازرگانیان لەو دوو دەروازەیە وەساندووە. داواش دەکەن بەرپرسانی ئیداری قەزاکە واز لە پۆستەکانیان بێنن. بزانم کێشەی قەزای پێنجوێن چییە؟ داواکاریتان چییە؟ کاکسوای بەخێر بێ. وەڵایی داواکاری ئێمە داوایکی مافی ڕای سەرەتایی خۆمانە، خۆ داوای چەکی ئەتۆم ناکەین. داوای کارەباکەین 24 سەعاتی. و ئەمێ پێش ئەوەی کە قسە بکەین سوپاسی قەزای دانیشتوانی قەزای پێنجوێن کە یەک دەنگ یەک ڕەنگ گەنج و پیر ڕیسپی مناڵ هەمی هاتۆ داوای حەقی خۆیەکە. کێشەوە تەنها کارەبایە؟ کێشەمان زۆرە، هیچیان بۆ نەکردوین بۆم قەزا. 8 ساڵیش بۆم قەزا نەکراوە. کێشەمان زۆرە، بەڵام ئێستا کێشەی سەرەکیمان کارەبایە، داوای کارەبا ئەکەین و وەزای دەنەوتیش. تاکەی بەردەوام بن، تاکەی لەسرم شەقام. تا وەڵاممان نێن و بەردەوامین و لێرە ناڕۆین. کارەباکەی پێنجوێنیشە بێ بکرێتەوە بە 24 سەعات. ئەینا ئێمە لێرەین نایەڵین کیلۆیە تەماتە لێرەوە ئەبوورکا بەرەو سلێمانی بەرەو شارەکانی تر. و دووش ئەم خەڵکەش داواکاری چەند جار پێشکەش کردووە مدەیەکمان پێن کارەباکە یاری پێکەن بینێ باشەکەن بینێ خراپەکەن. بەڕێز کاکزانە بەیانی هاتووە، بەڵام وەکو بەڵێن هاتووەرەوەی و تو تا ئێستا حکومت ناتۆ دەسەرخەت و هیچ وەڵامێکیشیان بەوان ناوەتەوە. و ئێمەش وەکو بەردەوامبوونی خۆپیشاندان بە پشتیوانی سەرجە ماوڵاتیانی خۆشەوی زاوڵاتیانی باڵوێزی قەزای پێنجوێن چکە هەمیان هاتوون داوای مافێکی سەرەتایی خۆیانەکەن بەردەوامە بین شەوەمێنینەوە خێمەمان هەڵاوە و لێرە بین بە 2 ڕۆژ 3 ڕۆژ بە هەفتەیەمێنینەوە. قایمقامی قەزای پێنجوێن لە نێو خۆپیشاندەرانەوە پاڵپشتی بۆ داواکاریەکان ڕاگەیاند و ئەوەی خستە ڕوو کە بەردەوام لەگەڵ سەر و خۆیان لەسەر خەتن، بەڵام هەوڵەکانیان بۆ دابینکردنی کارەبای هەمیشەیی بێئەنجام بووە. مدیری کۆنتڕۆڵی کارەبا سلێمانی بەناس ئەو کارەبای کە زستان بەیەوەیراوە هاوین لە سلێمانیان قەرزەکە وەرگرتووەتەوە، وتی ئەگەر بڕۆژ ناکەن وەرە داداکانتان پیشانین. بەم شێوەیە مامەڵی لەگەڵ قەزایەکە ناکرێ کە ئێمە هیچ شتێک ئێستا ماڵ هەیە لە پێنجوێنەکە کارەبا کوژێتەوەی سەرچاوێکی داهاتی نییە، چونکە کارگوزارێکە پاکەرەوەیکی سەرجادەی 200-300 هەزاریە. بەڵام ئەمە بەداخەوە کێ لەمە تێگا ئەو بەرپرسانی کە خۆیان شوورەکانیان گەرمە، ئەو بەرپرسانی کە خۆیان سارد و گەرمیان نەبینی و لەمە تێناگەن. بەداخەوە تا ئێستا هیچ وعدێک نییە بۆ چاکردنی کارەباکە. نەخێر ئێستا پێت بڵێم هیچ وعدێک نییە بۆ چاکردنی کارەباکە. ئەڵێ 30 مێگاکەتا بۆ ناکەین بە 30 میگا و نیو ئەمپێر. لەبەر ئەوە سەر ئێرانەکە ئێران ئامادە بووە کە بخرێتە سەر ئێران، بەڵام ئەوەیش پێویستی بە عقدێکا بێ وەزارەتی سامانە سروشتێک وەزارەتی کارەبا بچێ و عقدەکە چۆن ئەوەی حاجی وەمران بەردەوامی هەیە ئەوەی ئێرش بەردەوامی هەبێت. دیسان بەداخەوە ئەمەشیان نەکردووە. ئەمە چەندەمین جارێکە هاوڵاتیانی پێنجوێن خۆپیشاندان بۆ داواکردنی خزمەتگوزاری ئەنجام دەدەن. ئەوان دەڵێن لەگەڵ ئەوەی دوو دەروازی سنووری لە ناوچەکەیان دایە و داهاتێکی زۆری بۆ حکومەت هەیە، بەڵام قەزاکەیان بێ خزمەتگوزاری و لەلایەن حکومەتەوە پشتگوێ خراوە. بۆیە سوورن لەسەر بەردەوامیدان بە نەڕەزایەتیەکان تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.